بۆ نانەتەوەی نیشتیمانیەکان لە مێژووی کووردا نەتوانراوە بکرێتەوە کارێک بۆ تەواوی یەکڕزی ماڵی کورد ئەگەرچی بۆ نانەتەوەیەکان بە نمونەی نەورۆز و سەری ساڵی کوردی لەلایەن هاوڵاتیانەوە بەرز ڕادەگیرێت زۆربەی کات دەسەڵات و حیزب و کەسایەتیەکان بۆنەکانیشان بۆ مەرامی سیاسی قۆستوەتەوە و وەک بۆنەیەکی نیشتیمانی هەمووانی لە دەور یەک کۆ نەکردوێتەوە. دیارە ئەم ناکۆشی و ناتەبایش بە درێژایی مێژووای کردووەکەوە کورد نەتوانێت زیاتر لەسەر پرسە نەتەوەیاتیەکانیش بە هەمان شێوە کۆک بێت و تێکەڵکردنی پرسە سیاسیەکان بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان وای کردووەکەوە پرسە نەتەوەی نیشتیمانیەکانیش بە حیزبی بکرێت چونکە ئەم ململانەیە تێکەڵ دەکرێتەوە تێکەڵ بە ژیانی کۆمەڵایەتی هەمومان بووە دیارە ئەمە خەتەرێکی گەورەیە لەسەر پرسە نیشتیمانیەکان بۆیە ئێمە وەکو میلەتی کورد پێویستە لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانە هیچ ئایدیا جیاوازەکان بۆ ململانە سیاسیەکان تێکەڵ بۆ پرسانە نەکرێت و ئەم پرسانە بەرز ڕابگیرێ. وەڵا هیوادارم هەموو ساڵێک ئەم یادانە بکرێتەوە بۆی بە زوونی بمێنێتەوە جیل لە دوای جیل یادی بکرێتەوە و ئەم بۆنە نەتەوەیانە نەفەوتێت. کورد هەر یەک نەبووە بۆی کێشە ناخۆیەکانیانەوە یەک نەبوون بە هیوادارم لەمەولا مەبەستی کوردایەتیان بخەنە پێش هەموو بەرژەوەندی حیزبیەکانیانەوە. تا ئێسێش نەمانتوانێت یەک هەڵوێزبین وەکو کورد لە ناوخۆمانە دەستی دەرەکی و بەزیاتر شۆڕشە یەک لە دوایەکەکانیشمان لە بەدەستی دەرەکی بەدەستی دوژمان توانیوانە شکستی پێبێنن. ئەوکات مامۆستایەکی زانکۆش دەڵێت بۆ نانەتەوەی نیشتیمانیەکان تەنها مڵکی کەسێک یاخود حیزبێک نین و هەموو تاکی میلەتی کوردەوە پەیوەستن. کێماڵین یادینەتەوەی یعنی بڕینی هەموو سنوورێکی حیزبی و عەشاری و خێڵەکی و شاری يعني بيوصلوا هم يوري خوي قرفتي اما اوي لم ولاتا اوي يعني يا دكان وانا تسكرا وانا ثوخريك لعشرة ولا لا دكان شاخوي بينيتو كما اما دواجار ما هو منزلري لكن امي جهبه بلام بسنوري تايبتي خوي بلام ياد انا تويا كان ابي هم سنور كان ببري تنانا السنور السياسي وحزبيش ببري شو كما يادش نتويا يادك كهي هم كردا يعني هي كردا كالين هي كردا نك كردي باشو بلكو كردي هر چوار باشك يعني المفروض لەسەر ئاستی هەر چوار پارچەکە کوردەکان یەک بگرن و نەورۆز بکەن بۆ وەسیلەیەک بۆ یەک ڕیزی و تەبایی خۆیان نەگەوەی کە لە کوردستانی باشوور وەکوی کە جەنابێ ئێڵێ بۆ شێوە بێت. ئەگەرچی گەلی کورد وەگێکێک لە گەلە دێرینەکان خاوەنی چەندین بۆنەی مێژووی گەورە و گرنگ و کاریگەرە بەڵام تا ئێستا ڕوودا و بۆنە نەتەوەیی و نیشتیمانیەکان نەکراوە بە دەرفەتی کۆکردنەوەی هەمووان و ئەو یادانە نەبووە هاوێنی یەکڕزی و تەبایی نێوان پێگاتە و لایەنە کوردەکانی کوردستان و بەوەی تۆغبوونەوەی بەرژەوەندی حیزبیەوە بۆ نەو یادانەتەوەی و نیشتیمانیەکان بایەخ و گرنگی پێدانیان کەمتر بووەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.